روژی دوشەمە بە ئامادەبوونی دوگلاس سلێمان باڵیۆزی ئەمریکا لە عێراق و کێن کرۆس کۆنسۆلی گشتی ئەمریکا لە هەولێر و نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و شاندێکی ئەمریکا و هەرێمی کوردستان ڕێو ڕەسمی ڕاگەیاندنی دەستپێکردنی دروستکردنی کۆمەڵگەیەکی نوێی کۆنسۆلخانەی گشتی ئەمریکا لە هەولێر بەڕێوەچوو. I believe that the Iraqi Kurdistan region will be an important point of entry. پێم وایە هەرێمی کوردستانی عێراق خاڵێکی گرنگی هاوردەکردن دەبێت بۆ بازرگانیە نێودەوڵەتیەکان، چونکە ئەم هەرێما مێژوویەکی سەرکەوتووی لە بزنسدا هەبووە لە ڕابردوودا. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەیەوێت لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا کار بکات، بەڵام لەوە گرنگترەوەیە کە ئێمە دەمانەوێت لەگەڵ بزنسمانەکانی پیا و ئافرەتی کووردا کار بکەین. زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لێرەدا لەگەڵتانم بۆ ڕاگەاندنی دەستپێکردنی بینای تازەی قونسوڵخانەی ئەمریکا لە هەولێر. جەنابی سەرۆک وەزیران، سوپاستان دەکەین. خۆشحاڵین کە قونسوڵگەریە نوێیەکەمان لە پاڵ سێبەری چایە مەزنەکانی کوردستاندایە لە باکووری شاری هەولێر. حکوومەتی هەرێمی کوردستان پارچە زەویەکی بۆ باڵەخانەی نوێی کۆنسۆلخانەی ئەمریکا دیاری کردووە. نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش دەڵێت وەکو هەنگاوێکی بەنرخ لی دەڕوانین و هیوادارین سەرکەوتوانە لە کاتی دیاریکراوی خۆیدا تەواو ببێت. چاومان لە پەیوەندی باشتر و تۆکمەترە، هاوکاری و هەماهەنگی زیاتری نێوان وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و هەرێمی کوردستانە. هیوادارین هەموو وڵاتانی دیکەی دراوسێ و ناوچە و جیهان بە هەوان شێوەی ئەمریکا باڵەخانە و کۆمەڵگای نوێنەرەتی دیبلۆماسی خۆیان لە هەرێمی کوردستان دروست بکەن کە لەگەڵ هەمویان لە چوارچێوەی عێراقی فدرالی خواستی پەیوەندی باش، هەماهەنگی، هاوکاری و هاوبەشیمان هەیە. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا، هەولێر.